خۆشەویستان کاتێک باس لە مانای ژیان دەکەین بێگومان چەندین بیر و بۆچوونی جیاواز هەیە و ڕەنگە هەر یەکێک لە مرۆڤەکان بە جۆرێک مانابن بە ژیانیان یان جۆرێک بیرکردنەوەیان هەبێ زیاتر دەچێتە لای فەلسەفەیەکەشەوە کاتێک باس لەم بابەتانە دەکەین بەڵام بۆ ئەوی کە زیاتر لە مانای ژیان تێبگەین بتوانین بەها بین بە شتە گرنگەکانی ژیان پێویستە هەمیشە ڕێنمایی و هۆشیاریمان هەبێت لە بابەتەوە بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر بابەتە میوانداری بەڕێز وەرزێر لەتیفمان کڕۆ پسپۆری پەروەردەی مامۆستا وەرزێر بەخێربێی سپاس خێر مامۆستا وەرزێر خۆشحاڵ بووین باوا دەبوونێت مامۆستا مەبەستمان چییە لە مانای ژیان زۆر سپاس قسەکردن دەربارەی مانای ژیان هەم قسەکردنێکی زۆر زۆر گرنگە هەم هەڵۆز و زەحمەتیشە گرنگە لەبەرەوەی کاتێک تۆ مانای ژیانی خۆت ئەدۆزیتەوە هەنگاوەکانە ئامانجێکیانە بێت و جوڵەکانە مەبەستێکیانە بێت لە پشتەوە هەر لەبەرەمەیە کە ئەربێرت کامۆڵێت ئەگەر فەلسەفە بتوانێت وەڵامی مانای ژیان باتەوە ئەوە یاخود پرسیارێک بۆ ینی وەڵامێک بۆ پرسیارە بدۆزێتەوە ئەوە بەرپرسیارەتەکانی سەرشانی جێبەجێ کردووەواتە فەلسەفە ئەرکی خۆی جێبەجێ کردووە ئەگەر بتوانێت وەڵامی مانای ژیان بداتەوە طبعا وەکو لە پێشەکەی ئاماژەت پێدا زیاتر ڕووکەشانەی فەلسەفیانە دەرەکەوێت بەڵام ئێمە توانین لە لایەن و گۆشەنیگای ترەوە قسە دەربارەی ئەم بابەتە بکەین لە لایەکشەوە ئاڵۆز و زەحمەتە لەبەرەوەی قسەکردن دەربارەی ئەم بابەتە لایەن و ڕەهەندی جیاوازی هەیە واتە کاتێک ئێستا من قسە لەسەر مانا ئەەکەم تەنها لە گۆشەنیگایەکەوە قسەی دەربارەیەکەم بۆیە توانین لە گۆشەنیگای دیکەوە قسە دەربارەی بابەتی مانای ژیان بکەین یەکێک لە فەیلسوفەکان فەیلسوفێکی ئەمریکیە وێڵدۆرانت کاتێک کەسێک لێ پرسێت لە تەمەنی 45 ساڵەیە کەسێک لێ پرسێت ئێوێ خۆی بکوژێت مەگەر تۆ بیانوێکم بیتێ لەبەرەوەی خۆم نەکوژم یعنی ژیان مانای چییە ئەوش نازانی وەڵام باتەوە و کاتێکە لە تەمەنی 45 ساڵیە بۆیە زۆر کەس کە تەمەنێکە گوزارێنن هەربیر لەم بابەتە ناکەنەوە بۆیە ئەم کەسە ناچارە بێت ئەم فەیلسوفە دوای خۆی نامەیەک بنووسێ بۆ 100 کەسایەتی ناودار لە ناویانە تۆڵستۆی و غاندی و ڕاسڵ 100 کەسایەتی ناوداری و سەردەمە لیان پرسێت کە مانای ژیان چییە ئەوە کە ئێوە ئەجوڵێنێت لە ژیانە نەفەسی بەردەوامیتان پێدات هیواتان پێدات بۆ ئایندە چییە بەشێکی زۆری ئەم کەسایەتیانە ئەڵێن لەبەر هەستیاری بابەتەکە ئێمە ناتوانین وەڵامی ئەم بابەتە بدەینەوە وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە لەبەر ئەوەی پرسیارێکی زۆر زۆر ئاڵۆزە بەشێکی دیکەیان ئەڵێن مانای ژیان لای ئێمە یەکێکەڵێ هونەر و خۆشەویستیە یەکێکەڵێ کەس و کارمە یەکێکەڵێ ئیشە یەکێکەڵێ خزمەتکردنە بە کەسانی دیکە وەسلماندنی تواناکانی خۆمە کاتێک من خزمەتی بە کەسانی دیکە یەکەم غەیرە خۆم بۆ کەس و کارەکەم باشم ئەمە هەستێک مەیاتێکە لە ئاژەڵ بەرزترم مرۆڤبوونم تایە کەسێکی دیکەڵێ ئافرەتێکەڵێ من تا گەنج بووم هەواستمە کرد کە مانای ژیان بریتێ لە خۆشەویستی بۆ باوک بەڵام کە باوکم کۆچی دوای کرد ئێستا مانای ژیان لە پەروەردەی مناڵ و خۆشەویستی هاوسەر و ئەم بابەتانە ئەبینمەوە قسەکردن دەربارەی مانای ژیان مێژوویەکی دوور و درێژی هەیە یەکێک لە فەیلسوفەکان 400 ساڵ پێشداێنین بە ناوی ئەرستۆپیس ئەڵێ مانای ژیان واتە بەدەستهێنانی خۆشی ڕزگاربوون لە ئازار کاتێک تۆ توانیت هەموو خۆشیەکانی ژیان تەجروبە بکەیت و لە ئازارەکانی ڕزگارە بێت ئەو کاتە تۆ ژیانێکی مانادارە هەیە دوای ئەو ئەرستۆڵێ مانای ژیان ئەوە نییە مانای ژیان بریتیە لە بەدەستهێنانی تواناکانی خۆت بەرەو پێشچوون هەبوونی ئامانج وە گەیشتن بە ئامانجەکەت بە درێژایی مێژوو قسەی زۆر دەربارەی مانای ژیان کراوە تا ئەو کاتێک کە یەکێک لە دەروون پزیشکە نەمساویەکان بە ناوی ڤیکتۆر فرانکڵیەت مانا ئەکات بە بابەتی سەرەکی خۆی واتە کاتێک ئەڵین مانا ئەو کەسانێک کە لە بواری پەروەردە و دەروونزانیە ئیشەکەن یەکسەر فرانکڵیە بە مێشکیانە کاتێکگەڵی هەوڵدان و هەڵاکردن سۆرەندایکە کاتێکگەڵی وڵت و پلێژت بەدەستێنانی چێش فرۆید بەدەستێنانی هێز ئەدلەرە هەڕامی پێداویستیەکان ماسلۆیە ڕێزگرتنی خود کار ڕۆجرسە بەڵام کاتێکگەڵێ مانا هەمویان وێنەی فرانکڵیە بە مێشکیانە یعنی ماوەستا وەرزێر کاتە توانیم بڵێ ماناکانی ژان جارە ژان یەک مانایە فرەمانایە
ڕەنگە لە دیدگای منەوە ماناکانی ژیان کۆمەڵێک شت من لە دیدگای تۆ شتێکی تر و یەکێکی ترۆیانی پێوەرێک نییە من هەوەی ئەوەی من بیری لە یەکەم و ئاماژ بۆ تۆشی پسە پێێنم و بیکەمە یاسایەکی ستاندەر کەواتە ژیان بۆ تۆژە بێ ئەمانایی هەبێ. ئەو پرسیارە من پێم باشە لە ڕای ئەو کەسانەوە وەڵام بینەوە کە سپۆری بابەتەکەن. بەڕای ڤیکتۆر فرانکڵ ئەو شتێک کە ئێمە لە ژیانە ئەجوڵێنێت مانایە، واتە مانا پاڵنەری پشتی هەموو چالاکیەکانی ئێمەیە. بۆی لە پاڵنەر تێ بگەین پاڵنەر بریتە لەو هێزەی کە تۆ ئەجوڵێنێت بۆ ئەنجامدانی کارێک. پاڵنەری پشتی نانخواردن برسێتیە، واتە ئەو ڕای وایە پاڵنەری پشتی ژیان پشتی هەموو چالاکیەکانی ژیان مانایە. یاخود ئەو کەسە مانای بەدەستێناوە لە ژیان هەموو چالاکیەکان ئەنجامەدات، یاخود بە دوای مانا ئەگەڕێت بۆ ئەوەی کە بەدەستی بێنێت و بەردەوام بێت هەست بە ئاسوودەی بکات. ئەمەش مانایەوە نیە هەموو کەسێک مانا ئەدۆزێتەوە لە ژیان. هەندێک کەس نایدۆزێتەوە کە دوای لە لێکەوتە خراپەکانی باسیەکەن کە ئەگەر مانا نەبوو لە ژیان چۆنە بێت. و ئەم کەسە کتێبێکە نووسێت بە ناوی گەڕانی مرۆڤ بە دوای مانایە، بە دوور و درێژی باسی ئەوەیە کات کە مرۆڤ چۆن لە ژیانی خۆیان مانا ئەدۆزێتەوە. بەڕای ڤیکتۆر فرانکڵ ئێمە ئەتوانین لە سێ لایەنەوە مانای ژیان بدۆزینەوە. یەکەم کاتێک تۆ توانایەکت هەیە، خی گەورە ئیرادەیەک و هێزێکی پێداویت، پسپۆڕی پێداویت لە بابەتێکە، ئەو توانای خۆت ئەدۆزیتەوە بۆ خزمەتکردنی کۆمەڵی کەسانێک بەکاری هێنیت بەدەر لە خودی خۆت. واتە کۆمەڵگە ئەو ناوچەیە کە توتیایت ئەو شارە یاخود مرۆڤایەتی سوودمەند دەبێت لەو توانای کە تۆ دۆزیوتەتەوە. ئەمە یەکێکە لەو ڕێگانەی کە مانای بەدەستێن بەڕای ڤیکتۆر فرانکڵ. ڕێگەی دووەمیان بریتیە لە پێزانین بۆ هەموو جوانەکانی ژیان لەگەڵ کەشفکردنی حەقیقەت یاخود خۆشویستنی کەسێک. خۆشویستن بەڕای ئەو تەنها خۆشویستن بۆ ڕەگەزی بەرامبەر نییە. خۆشویستنی باوکە بۆ منداڵەکانی، خۆشویستنی منداڵە بۆ باوک و بۆ دایکی، کە ئەم بابەتە مەسەن بابەتی زۆر درێژە خۆی لەسەری ئەڕات. بەڵام سێمیان بەڕای ڤیکتۆر فرانکڵ بریتیە لە مانا، بریتیە لە بوونی ئازارێک لە ژیانی تاکێکە کە ناتوانێت خۆی لێلا بدات. ئاتە تو ئازارێکە هەیە لە ژیان بە هیچ شێوەیەک چارەسەری و ئازارە نییە، کاتێک تۆ بەرگەی ئەو بابەتە ئەگریت ئەوە بۆ خۆی مانایە لە ژیان. هەرژەم ئەم بابەتەش تۆزێک ئاڵۆزە، بەڵام مێ بە یەک نمونە ڕوونتری بکەمەوەڵێ ئاپیاوێک سەردانیەکات لە نۆرینگەکەی خۆی پێڵێت کە من زۆر هاوسەرەکەی خۆمم خۆشەویست زیاد لە پێویست، چەند ساڵێکە مردووە، لە دوای مردنی ئەو ئیتر من ژیانم لێ تاڵ بووە، یعنی تەنانەت پیشەم هەمووی بووەتە گریان و ئەو شتانە بۆ لە دەستدانی هاوسەرەکەم. زۆر حاڵم پەرێشانە. باشە مانا چییە؟ یعنی من بۆچی بەرگەم هەموو ئازارە بگرم؟ ئەویش پێڵێت کە تۆ ئاوهای بۆ هاوسەرەکەت، هاوسەرەکەشت بە هەمان شێوە ئاوها بۆ تۆ ئەوها خۆشویستووە؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ دەی یان ئەبووە ئەو پێش تۆ بمردایە یان ئەبووە تۆ پێش ئەو بمردیتایە. پێت خۆش بوو تۆ پێش ئەو بمردیتایە و ئەو ئەم هەموو ئازار و ناڕەحەتی لە دوای تۆ ببینایە؟ ئەڵێ نەخێر، ئەڵێ دیکەواتە ئازارەکەی تۆ مانایەکی هەیە لەبەرەوەی تۆ لەبەری ئەو ئازارە چێژی. بەڵێ لە ئەمڕۆدا دەروونزانی تازەترین لەقی دەروونزانی بڕوای وایە کە بۆ ئەوەی مرۆڤ لە ژیانێکی خۆشگوزەرانی هەبێت، مەبەست لە خۆشگوزەرانی شادی نییە. لەوانەیە لە هەندێک حاڵەتە پێچەوانەی شادی بێت، چونکە کاتێک تاکێک مانایەک لە ژیانی خۆیان دۆزێتەوە هەست شانەداتە بەر پرسیارەتیەک، ئەمە هەندێک جارە بێتە هۆی ناڕەحەتی بووی، بەڵام لە کولی ژیانە ڕەزامەندی بەدەسەهێنێت و هەست بە ئارامی و ئاسوودەیەکە. بڕای وایە مرۆڤ بۆ ئەوەی ژیانێکی خۆشگوزەرانی هەبێت پێویستە پێنج پێک هاتە لە ژیانیا هەبێت کە ئەو پیانەڵێن تیۆری خۆشگوزەرانی وێڵبین تیۆری یاخود پێرما تیۆری. پێرما 5 وشەیە کورتکردنەوەی 5 پیتە کورتکردنەوەی 5 کورتکراوەی 5 وشەیە. پی لە پۆزیتیڤ ئیمۆشنە هاتووە هەڵچوونی ئەرێنی، ئی لە ئینگەیجمنت پەیوەستبوون پابەندبوون، ئار ریلیشنشیپ واتە بوونی پەیوەندیەکی دروست لە نێوان هاوڕێ خزم و کەس و ناسراوەکان، ئێم مینین واتە مانە، ئەی ئەکۆمپلیشمنت واتە بەدەستهێنان. بە بڕای دەروونزانی ئەرێنی مانە یەک وشەیە واتە خزمەتکردن بە بابەتێک، یەک ڕستەیە واتە خزمەتکردن بە بابەتێک گەورەتر لە خۆت.
کاتێک تۆ لە دامزراوێک ئیشەکەیت هەستەکەیت کە خەڵک بە بۆنەی تۆ کۆمەڵێک زانیاری نەبیسترا وەرەگرێت سوودی هەیە ژیانی ڕێکاتەوە لە خراپە لە ئەدرێت ئەمە مانایە کاتێک کەسێک لە ڕێکخراوێک ئیشەکات خزمەت بە منداڵی خاوەن پێداویستی تایبەتەکات ئەمە مانایە کاتێک کەسێک لە پێناو قەزەیەکی نەتەوەیی بۆ ئەوەی کە کۆمەڵە کەس لە زوڵم لا بدات تێئەکۆشێت ئەمە مانایە مانا واتە خزمەتکردن بە پرۆسەیەک زیاد لە خۆت واتە خزمەتکردن بە کەسانی دیکە من زۆر جار کە لە کاتی خوێندنەوە ئاگەمە سەرم بابەتە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیرەکەوێتەوە کاڵێ خەیر و ناسیان فەعەمم للناس باشترین مرۆڤ سودمەندترینە بۆ خەڵکی کە سودی زیاتر بێ بە خەڵکی بۆیە ئەگەر بەوردی سەیری ئەم بابەتە بکەین بەدەستهێنانی پارە مڵک و ماڵ سامان هەر شتێکی شەخصی لە ژیانە نابێتە بەدەستهێنانی مانە بۆیە بینی زۆر کەس لە قیمەی دەوڵەمەندیە خۆی کوژێت بۆچی چونکە هەوڵەکانی شەخصی ئەفەن وڵاهۆنی پورە بیستم هەر لە کەس ئەمە پرسم نازانم تۆش چەندێک لەگەڵمی ئەوانەی هەموو باسی ماناکەن و ڕێنمایی ئەمەیان کردوە بەشێکی زۆر لەو نووسێرانەی تۆ باس کرد هەڵان هیچ کامێکیان میلیاردلێر و دەوڵەمەند نەبوون ڕەنگە زۆرێکیان هەر لە فەقیریش ئامرد بن کەواتە دۆزینەوەی مانە یعنی زۆر جارەڵێ ئەوەی هەژارەکان یاخود ئەوەی مانووەکانی ژیان مانایان دۆزیوەتەوە هەستیان بە مانا کردو ڕەنگە خۆشگوزەرانەکان نەیان دۆزی بێتەوە کەواتە پێوەرێکمان نییە بۆ ئێمە مانا بدۆزینەوە بەس چاوەڕێەوە بکەین ئەبێ زۆر دەوڵەمەند و شاد بین تا بتوانین مانا بە ژیانمان بدەین لە ڕاستیە مانا پەیوەندی بە دەوڵەمەندی و هەژاریەوە نییە هەموو کەسێک لە ژیانی خۆی دەوڵەمەند هەژار ڕۆشنبیر کەسی نەخوێنەوە گەنج پیر ئەتوانێت مانا لە ژیانی خۆیان بدۆزێتەوە ئەجا قسەیەکی ئەڵێن زۆر جار ئەوەندەی دەوڵەمەندەکان بەدەست سەرۆت و سامانەکەیان و ئازارە چێژن هەژارەکان بەدەست نەبوونیەوە نایچێژن واتە دەوڵەمەندی نابێتە مانای ژیان لەم ماوەیە ڕووداوێک ڕوویا کە هەموو گیانی شۆ کردەوە کە ئەو کەشتەی تایتان کە هەر یەکێک لەوانە نزیکی 250,000 دلار یا بوو تەنها بۆچی بۆ ئەوەی بچێت سەیری کەشتیەک بکات کە 100 ساڵەمەوە پێش نقم بووە ئەو هەموو پارە کاتە 397 ملیۆن دیناری عێراقی تقریبا ئەمە بێمانایی نەبێت لە ژیان چییە یعنی تۆ چ شتێکە ئەمەوا لە تۆگا کە بڕۆی سەیری کەشتێکی 100 ساڵ لەمەوە پێشکەی ژیانی خۆتی بۆ بخێتە مەترسیەوە ئەو هەموو پارە سەرف بکەیت باشە یەکشت مام ساوەرزێرە ئێستا بۆ نمونە کەسێک کاتێک مانای ژیانە بەشتێتەوە بە یەکشتەوە بە نمونە پارە بەنە لایەنی خۆشەویستی بێ بە ڕگەزی بەرامبەرەوە بە هەر لایەنێکی ترەوە بێ تا چەندێک دەبێت داڕمانی ئەمڕۆڤە کاتێک ئەمە نەما یعنی بۆ منە ئەوەی کە زۆر سەرۆت سامانەکەی لای بەهادار و مانادارە کە لە دەستی ئیتر هیچ شتێک نادوزێتەوە بۆی کە پێی بژی ڕەنگە بگاتە حاڵەتی خۆکوشتن بێ هیوایی بوون لە ژیان لە ڕاستیە وەکو فرانکڵە لە ژیان ئەگەر مانادار بێت هەم سەرکەوتنەکانی مانادارە و هەم ئازارەکانیشی مانادار واتە کاتێک تۆ خۆشەویستیەکەت هەیە لە دەستی ئەدەیت لە دەستدانەکەشی هەر مانا و تاقیکردنەوەی کۆ نمونی کە باسمان کرد بەڵێ و مانا ینی ئەوە نییە لە دەست بدرێت لە ژیان مانا شتێکە بەردەوام لەگەڵ مرۆڤ ئەمێنێتەوە و وەکو فرانکڵ ئەڵێت ئەو پاڵنەرەیە کە هەموو چالاکیەکانی ئێمە ئاراستە ئەکات ماوە ساوەرزێرەسە کەسێک بپرسین بڵێ ماوە ساوەرزێر من چۆن بزانم ژیانم بێمانایە یان کەسێک چۆن بزانێ هەر بەڕاستی ژیانی بێمانایە ینی هەست بە هیچ ناکە لەکوێیە ئەوەی تر ئێمە ژیانمان بێمانایە مانامان نەدۆزیوەتەوە زۆر باشە لە ڕاستیە بابەتی دۆزینەوەی مانا پێیوەستە بە خودی تاکەوە ئێستا من ناتوانم لە تۆ بکەم مانای ژیان بدۆزیتەوە بەڵام تۆ مانای ژیانی خۆم بدۆزمەوە هەموو کەسێک مانایەکی هەیە لە ژیانی خۆیان پێویستە بگەڕێت بیدۆزێتەوە بەڵام چۆن بزانین کەسێک مانای هەیە لە ژیانە ئەو کەسانی کە لە ژیانە حەز بە ئاسوودەیی ناکەن هەستەکەن ژیانیان هیچ مانایەکی نییە پێویستی یەک هەنگاو هەیە بینێن ئەو ناوچەی کە پێڵێن کۆمفۆرت زۆن ناوچەی ئاسوودەیی بێنە دەرەوە بە دوای مانایە کا بگەڕێن تاکو بیدۆزنەوە بۆەوەی ئێمە بزانین مانامان هەیە لە ژیانی خۆمان پێویستە بپرسین من بۆچی لێرەم ئەڵەن دوو ڕۆژ زۆر گرنگە لە ژیانی هەر کەسێکە ئەو ڕۆژەی لەدایکە بێت و ئەو ڕۆژەی ئەزانێت بۆچی لەدایک بووە من بۆچی لێرەم پەیامی من لەم بوونە چییە
پرسیارێکی دیکە ئایا ژیان بەبێ من ئەبێتە شوێنێکی خراپتر؟ ئەگەر تۆ نەتوانی هیچ کاریگەریەک لەسەر ژیان هەبێت، لەسەر هاوڕێکانە، لەسەر کەسوکارەکەت، لەسەر فێرخوازەکانە، لەسەر کۆمەڵگە، ژیان بەبێتەوە نەبێتە شوێنێکی خراپتر، هیچ نەبێت چەند کەسێ هەست بە نەقس نەکەن لە دوای تۆ، ئەوە دڵنیا بە تۆ مانا لە ژیانتان نییە. بۆ ئەوەی بیدۆزینەوە پێویستە ئینسان بیر لەوە بکاتەوە ئەگەر 50 ساڵی تر 100 ساڵی تر باسی مامۆستا شوان کرا، مامۆستا شوانە بێت ئەوێت چۆن بناسرێتەوە، بڵێن پێشکەشکارێکی سەرکەوتوو بوو یاخود مامۆستایەکی جامیعەی لێ هاتوو بوو، ئایا ئەو کاری ئێستا ئەیکەیت خزمەتەکە بەو بابەتە؟ ئەنی خزمەتە لە ڕێگەی ئەو بابەتە و ئەو ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر پێویستە تاک لە خۆی بکات بۆەوەی مانای ژیان بدۆزێتەوە. باشە، نەبوونی مانا لە ژیانە چ کارگەرێکی خراپ لەسەر ژیانی مرۆڤ دروست دەکات؟ زۆر باشە، ڕاستیەکەی من بۆیە پێم خۆش بوو یانی قسە دەربارەی مانا بکرێت لەبەرەوەی کە نەبوونی مانا گەورەترین خراپەی هەیە. ینی بەڕای من مرۆڤ لە پێستی مرۆڤ ئەهێنێتە دەرەوە ئەیکا بە بوونەوەرێکی تر نەبوونی مانا لە ژیان. مرۆڤ بە ماناوە مرۆڤە، هەنیارۆکو یەکێک لەوانی کە وەڵامی وێڵدۆران تەداتەوە ئەڵێ ئەو کارانی کە من ئەیکەم کە چاکم بۆ خەڵکە بۆ کەسوکارەکەم باشم توانایەکەم هەیە بەکارێنم، ئەمە وام لێ ئەکات کە حەز بکەم لە ئاژەڵێک جیاوازم. ئێمە بابەتێکمان هەیە لە دەروون ناسییا پێڵێن existential vacuum، بۆشایی بوونگەرایی. مرۆڤ ئەگەر مانای نەدۆزیەوە لە ژیانی خۆی تووشی ئەم حاڵەتە بێت، تووشی بۆشایی بوونگەراییە بێت. ئەم بۆشاییە کە دروست ئەبێت بە هەموو شتێکی خراپ پڕە بێتەوە، بە هەموو شتێکی خراپ. من زۆر جار کاتێک ڕەفتارێکی مرۆڤ بینم کە هیچ خوێندنەوەیکی بۆ ناکرێت، زۆر نامۆیە بەبێ سێ و دووەڵەمە و کەسە مانا لە ژیانیان نییە، کە هەوڵم ئێستا خاڵ بە خاڵ باسی بکەم. نەبوونی ماناوا لە تاکە کات کە یەک تۆزیش گرنگی بە کاتەکانی خۆی نەیات. ئەو کاتێک کە تۆ توانی خۆتی پێ دروست بکەیت، فێری زمان بی، ڕۆشنبیر بیت، بەشداری خوول بکەیت، دنیا ببینیت، فکری نوێ وەربگریت، ئەو بە ئاسانی ئەیفەوتێنێت. ئامادەیە هەموو ڕۆژێک بچێتە گازینەوە و چەند سەعات لە کافتریا و گازینۆکان دابنیشێت. بە دیار سۆشیال میدیاوە ڕۆژی 8 سەعات لە شەوە تا بەیانی دابنیشێت لەناو کۆڕ و کۆمەڵێکە کە قسە دەربارەی شتی بێمانەکەن، نەزەر دەربارەی شتی بێمانە ئەگۆڕنەوە. ئەو هەموو کاتە سەرفەکات یعنی لە پێناو چییە؟ لە پێناو هیچە، هیچی دەست ناکەوێت. بۆ ئەگەر مرۆڤ مانای نەبوو تووشی بە هەدەردانی کاتە بێت. یعنی مەحوی زۆر جوان وەسپیم حاڵەتە دەکات لەو شعرێکاڵێ ئەوەی ئەمڕۆ بە دەوری تەختەیە هەلهەلەی مەخلوق، بە دەوری نەعشیا سبەی دەبینی وەلوەلەی مەخلوق. ئەڵێ لە سووقی دەهەردا دوکانی هەر کەس مودەتی ئەمرە، گەوهەردانە بە پشقڵدانە مەحوی مامەڵەی مەخلوق. ژیانی شوبهاندووە بە بازارێک. ئەڵێ لەم بازارە ئێمە هەرێکەمان و خەریکی خاوەنی دوکانێکین، ئەو دوکانش تەمەنی خۆمانە. خەڵکی ئەمڕۆ مامەڵەکەی چۆنە؟ گەوهەری تەمەنی خۆی بە پشقڵشتی بەمانە ئەگۆڕێتەوە. یعنی کە تۆ سیرەکەی گەوهەری تەمەنی خۆت ئەدەی بە 6 سەعات فەیسبوک و سۆشیال میدیا لە ڕۆژێکە قسەکردن دەربارەی شتی بێمانە، نەزەردان و ڕاگۆڕینەوە کە هیچ شتێ. یعنی زۆر جارە بینیت ئەو کەسانەی لە سۆشیال میدیا قسە ئەکەن بە هەزاران، بە 10,000، بە ملیۆن بینەری هەیە، خۆشیان نازان باسی چیەکەن. ئەو کەسێک کە گوێی لێگرێ نازانێت بۆچی گوێی لێگرێت. بەس مامۆستا وەرزێر، بێمانایی هەر جۆرێک نییە لە مانادان بە شتێکی بێبەها؟ خۆی ئەو قسەش زۆر دروستە. ئەم تاکە کەگەر پێی بڵێ بۆچی واکەی، ئەڵێ من لەوانەیە عیلم وەرگرم، بە مەسەلەن ئەم کەسەش بناسم، پەرژنێکی قایم بێ بە ئەم خوێ ڕێژ بناسم. یعنی ئەمە قسەیەکی بێمانەیە لەبەرەوەی تۆ تەمەنی خۆتی بۆ سەرفەکەی. یعنی هەر وەکو مەحوی ئەڵێ تۆ گەوهەری خۆت بە پشقەڵی شتی بێمانە گۆڕیتەوە. خاڵێکی دیکە دەرکەوتنی کۆمەڵێک ڕەفتاری زۆر نامۆ کە مرۆڤ لە مرۆڤبوونی خۆی دا ئەڕمێت. تەسەوڕ بکەن، ینی ئێستا لە بەریتانیا، تەنها لە بەریتانیا 10,000 مرۆڤی شێوەسەگ هەیە. بە ڕەزامەندی خۆیان کردووە بە سەگ، پەرژینێکی قایم بێت. تۆ سەیری ئەو بێماناییە لە ژیان بکە. ئەم کەسانە تەنها نەچوون پێسێکی سەگ بکەن بە خۆیانەوە، چون تەبرینیان کردووە لەبەرەوەی کە وەکو سەگ دەربکەون، چۆن وەکو سەگ نام بخۆن، چۆن وەکو سەگ شت بپۆشن دووربێ لە ڕوتان، چۆن وەکو سەگ بوەڕن، چۆن وەکو سەگ مامەڵە بکەن. هەندێکیان بۆ ئەمانە
4,000 پاوەند 5,000 پاوەند هەنە 12,000 پاوەندی سەرف کردن هاوەکو ئەوەی کە بێ بە ساک تەسەری ئەو بێمانایە لە ژیان بکە. دواتر زەواجکردن لەگەڵ فەرش و دار و بەرد و ئەمانە یاخود زەواجکردن لەگەڵ ئاژەڵ پەرژینێکی قایم بێ سەگ و مانگا و ئەمە تەنها بێمانایی ژیانە. حاڵەتێکی تریش ینی خۆسەرخۆشکردنی بەردەوام ئەو کەسانی کە بەردەوام مەستن ئەمانە وەکو میکانیزمێکی بەرگری دەرونی بە تعبیری فرێت بەکارهێنن بۆ ڕاکردن لەو واقعەی کە ئەوان هیچ مانایەکیان نییە بۆی ینی هیچ مانایەکیان نییە بۆ واقعە بۆیە مەجبورن لێ ڕابکەن. لێکەوتە خراپەکانی زۆرن بەڵام با من باسی دوانی کەیان بکەم. خاڵێکی دیکەیان خۆکوژیە. لە ئێستادا خۆکوژی بووەتە بابەتێکی زۆر جددی. ئەو بە گوێرەی ئامارەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو کەسانەی کە خۆیان نەکوژن لە ساڵێکە 703,000 کەسە واتە 703,000 کەس بە ڕغبەتی خۆیان ژیان لە خۆیان ئەسێننەوە. ئەمە تەنها ئەوانەیە کە هەوڵەکەیان سەرکەوتووە بێت ینی زۆر زیاترن لەوانەیە کە هەوڵەکەیان سەرکەوتوو نابێت و خۆکوژی ئەنجام نادەن. بۆیە خۆکوشتن بابەتی خۆکوشتن بە تەواوی پەیوەندی بە ماناوە هەیە. لەوانەیە ئێمە سەرچاوەکانی دیکەوە ببینین کە خۆکوژی پەیوەندی بە داراییەکی لاوازە هەیە لە دەستانی خۆشەویستەوە هەیە هەبوونی کێشە هەیە هەبوونی کێشەی ئایلەی هەیە هەبوونی کێشەی سیاسی. باشە بۆچی زۆر کەس هیچ پارەی نییە لە ژیان هەر نەیبووە خۆی ناکوژێت بۆچی هەزاران کەس ئیفلاسەکەن لە ملیاردلەری و میلیۆنەریەوە ئەمە کەسێکی ئاسایی خۆیان ناکوژن لەبەرەوەی مانا ئەدۆزنەوە بۆ ژیانی خۆیان. ئینسان کاتێک خۆی ناکوژێکە خۆشەویستێکی لە دەست بدات کاتێک خۆی کوژە مانا لە دەست بدات لە ژیان ئەو هەستی کردو خۆشەویستی هەموو مانای ژیانێتی بۆ یە کاتێک کە لە دەستیەدات خۆی کوژێت. مامۆستا وەرزێر یعنی ئاین بەتایبەت ئەو کۆمەڵگایانەی کە ئاینین ئاینی ئیسلامە یان هەر ئاینێکی تری کە با بڵێن بە پێی ئاینی کۆمەڵگاکەیە ئاین چ مانایەک ئەداتە ژیانی مرۆڤێکی باوەڕدار تا چەندێک ڕۆڵێ بێ مرۆڤ ئامانجەکەی یاخود مانای ژیانی بدۆزێتەوە بزانێ بۆچی ئەژی چۆن کات سەرفەکە لە پێناو چیایە هیچ ڕۆڵێکی هەیە لە ڕووی زانستیان بڵێن دەرووناسی پەروەردەیەوە ئاین چۆن مانا ئەداتە ژیان. وەڵا ئەو پرسیارێکی زۆر جوانە. من پێم باشە ئەو کەسانی کە پسپۆڕی ئاینن بێ بە دوور و درێژی قسە لەسەر ئەو بابەتە بکەن بەڵام ئەوەی لینکی لەگەڵ پسپۆڕیەکەی منە هەیە پێم خۆشە کۆمەڵێک شت بڵێم. ڤیکتۆر فرانکل پێی وایە کە وتمان بە پیاوی مانا ناسراوە پێی وایە ئەو کەسانی کە ئایندارن مانا زووترە دۆزنەوە لە ژیانی خۆیان تاکو کەسێک کە بڕای بە هیچ دینێک نییە و بڕای بەخوا نییە. بە گوێرەی کۆمەڵێک توێژینەوە کە زانایانی دەروونزانی ئەرێنی کردویانە ئەو کەسانەی کە ئایندارن سەقامگیرترن لە ژیان واتە هەنگاوی هەڵە نانێن بە هەموو دەنگێک ناکەونە هەلەکە سەما ینی ناچن بە دوای مانا لە شتی بێمانا بگەڕێن. ئەو کەسانی کە ئایندارن خۆیان ناکوژن ئەو کەسانی کە ئایندارن خۆیان سەرخۆش ناکەن کە ئەمانە باسمان کرد کە ئەمانە نیشانەی نەبوونی مانایە وە زۆر شتی تریش. دکتۆر فرام کتێبێکی نووسیە دەربارەی ئیسلام و تەندروستی دەرونی ئابدان دکتۆر جعفەریش دیسان کتێبێکی نووسیە. بۆیە ئاین ڕۆڵی زۆر ڕۆڵی ئەرێنی هەیەیان باڵێکسانی باوەڕدار باشتر و خێراترمانە بۆ ئەو قسەی من نییە وەکو کەسێکی ئایندار ئەوە ئەنجامی توێژینەوەکانە. باشە لە کۆتاییە بە کورتی باسمان لەو بۆ بکەی چ شتێک دەبێتە هۆکار بۆی کە ئێمە زیاتر مانابین بە ژیانمان و بە تایبەتی یانی بۆ منە لایەنە پەروەردەیەکان کاتێک تاکێک پێدەگەێنن تا چەندێک گرنگە هاوکاریان بلەوەی کە بۆ منە مانابن بە ژیانیان یان مانایەک بۆ ژیانیان دۆزنە. وەڵام من بۆ خۆم ڕام وایە پێشەوەی دەربارەی هەر شتێک قسە بکەیت پێویستە باسی ئەو بابەتە بکەیت گرنگی ئەو بابەتە بکەیت. تۆ گەر کەسێک بۆ ژیان پەروەردەیەکەیت پێویستە پێی بڵێ بۆچی پەروەردەی ئەەکەیت پەیام لە پەروەردەکردن چییە و زۆر گرنگە ئەوە لای هەمومان ڕوون بێت ئینسان لە خۆیەوە ناگات بەمانە ئیلا
ئەبێت ئەنی هیچ کەسێک مانای لە خۆیەوە نەدۆزیێتەوە لە ژیان ئیلا ئەبێت دیراسی بکات بزانێت تواناکانی خۆی چییە ئەو بەرپرسیارەتیانەی کە ژیان لە تۆ چاوەڕێ ئەکات چین نەک ئەوەی کە تۆ چی لە ژیان چاوەڕێیەکە هێندێکە هەڵیڵێ زەمن بێوەفایە و نازەم ها ئەم جۆرە قسانە ئەی باشە ئەی ژیان چی لە ئێمە چاوەڕێ ئەکات کۆمەڵگە و کەسەکانی چواردەورمان چی لە ئێمە چاوەڕێیەکەن بۆیە تێڕوانین لەم بابەتەوە وامان لێ کات کە ئێمە بەرپرسیارەتی هەڵبگرین و ئەمانە ژیانی خۆمان بدۆزینەوە دەخوا دەست خۆش بێماوە ساوەرزێر سپاس دەکەین مەجلیسێکی زۆر خۆش بوو چاو دڵم ڕوون کە بینیمیتی دەستکانە خۆش بێ یاخوا سەرکەوتوی بۆ هیوایی هەمومان ژیانمان مانادار بێ و هیچ کات وا ڕێک نەکەوێ بێمانایی سەراپای ژیانمان بگرێن سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت وەرزەر لەتیف پسپۆڕی پەروەردەیی سپاس کە لەم تۆرە لەگەڵمان